بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت. ئەم جارە توینەتە شاری سلێمانی شارە حەیاتەکە لە یادی دامەزراندنی 235 ساڵەی شاری سلێمانی مەبەستمانە لە دید و تێڕوانینی کەسایەتیە جیاوازیەکانی شارەوە باس لە دامەزراندنی شاری سلێمانی و خزمەتگوزاریەکان لە شاری سلێمانی و لاکردنەوە لە شاری سلێمانی بکەین. مەبەستمانە لەم بەرنمەیە کۆمەڵێک پرسیار بکەین سەبارەت بەوەی ئایا شاری سلێمانی تا چەندە خزمەت کراوە، شاری سلێمانی وەکو شارێکی کەلتوری لەلایەن یونسکۆوە دیاری کراوە، تا چەندە هاوڵاتیان، تا چەندە نووسەران، تا چەندە ڕووناکبیران، تا چەندە دام و دەستگاکانی شار و پارێزگای سلێمانی گرنگیان بەم بابەتەداوە و کاریان بۆ کردووە. قسە لەسەر زۆر بابەتی دیکاکەین تایبەت بە شارەکە چاوتان لە سەرمان بێت. بەڵێ عەزیزان، هەر لە چوارچێوەی و بەرنامە تایبەتمان کردووە بە یادی شاری سلێمانی ئەزیز، میوانداری جەنابی مامۆستا فوادمان کردو، مامۆستا فواد ئەمین سەرڕاج کە وەکو کەسایەتیەکی شارەکە، وەکو نووسەرێک، وەکو خەمخۆرێکی شارەکە. مامۆستاگیان سڵاوتان لێبێ، سپاس بۆم دەرفەتە. سپاسانەکەم. ئێمە ئەگەر بڕوانینە داهاتوو قسەیەک لەسەر داهاتووی سلێمانی بکەین لە ڕووی ڕۆشنبیریەوە، لە ڕووی کەلتوریەوە، لە ڕووی هەستی نەتەوەییوە، ئەبێت لێرە بە دوات چۆن بێت و چۆن سوود لە ڕابردوو وەربگرین. ئێمە ئەگەر سەیری ناوەڕۆکی سلێمانی بکەین لەموو مێژووە پڕ لە سەروەرەی کە هەیەی چی لە هەموو بوارەکانە کۆمەڵایەتی و سیاسی و ئەدەبی و ڕووناکبیری و ڕۆشنبیریە جێگایەکی زۆر ڕۆشن و دیاری هەیە. ئەم ڕۆژکە ئێمە لە ژێر سایە حکوومەت یاریمی کوردستانە شاری سلێمانی کە شارێکی ناودارە پێویستە ئاوردانەوەیەکی گرنگتر و بەڕاستی وریاتری لێبێنێتەوە، چونکە هەرچەنە لەم چەند ڕۆژە سلێمانی و لەگەر شاری سنەی خۆشەویستە لە یونسکۆ چووە شاری زانیاری و ئەدەب و ڕۆشنبیریەوە کەوا ئەمە گەنیجێکی زۆری هەیە و پێویست وایە ئێستا لە چێتی نووسەران یا کایە ڕۆشنبیرەکانی کەمان وەکو وەزارەتی ڕۆشنبیری، وەکو ناوەندی ڕۆشنبیری و هونەر، وەکو تیپە هونەرەکان هەر لەم باخچە گشتیا کۆمەڵێک کەرنەفاڵی جوانمان بکردایە مان کردایەتە گۆرانی و ئاواز و شعر خوێندنەوە و چیرۆک و بابەتی هین چەند ڕۆژێکمان بۆ تەرخان کردایە و تابلۆی هونەری جوانی مێژووی ئەم شارەمان دانایە لێرە. ئەو دەستکەوتە گرنگیە زۆر بێناستێ. بەڵێ بەداخەوە یعنی یەکێ لەوانەیە کە من جێگری سکرێر یعنی جێگریە چێتی نووسەرانی کوردم ئەو مەئەساتەم لەگەڵ برادەرانە باس کرد کەوا ئێمە بەڕاستی خەریشین دا ئەماڵێن لە هەموو شتە جوانەکان وەڕێز لەم شارە ناگرین و ئەم شارە کە شاری مەحی و نالی و سالم و کامەران و دیلان و پیرەمێرد و چەندەهای قارەمانی کێ و خاوەن قەڵەمی ترە بە خامۆشی ئێستا نووسەران وای لیاتوە ئەگەر بڵین لە ڕۆژێکا سێ کەس دوو کەس سەری لێبە. ئیهمالیەکی وا هەیە، نووسەران لە حاڵەتێکی زۆر نامۆیی و بەدبەختیا ئەژین کەوا زۆر جار وەکو چۆنەڵێ خێر بە نووسەران و ڕۆشنبیران بکرێ. لەبەرەوە داهاتووی سلێمانی لەو ڕۆ بەڕاستی زۆر کزە، زۆر لاوازە، ئەوەی ئەڵێ وانێ بێ قسە لەگەم منا بکە. ئەو ڕۆژنامە گۆڤانانەش یەنگ تەمەەن هەمووی کۆنتترۆل کراون، باوەڕکە جاری وایە وتاری وە بابەتی وا قێزەون و پڕ لە جنیە و گۆشەی وا هەیە تەنیا بۆ ئەوەی مەعاشەکەی وەرگێ لایەن ێگەگرێ پێ و دایە پلۆسەیە چەند شتێکی نامۆ ئەگرێ. وەکو کەسایەتیەکانی شار، وەکو ئەوانەی کە دەمێکە لە خزمەتی ئەم شارن و لە خەمی شارەکەشن،
لەگەڵ لایەنی پەیوەندیدارە چ لە پارێزگا بێت چ لە وەزارەتی ڕۆشنبیری بێت چ لە حکوومەت بێت هەوڵتان داوە بۆەوەی ئەمە بەری پێ بگیرێ زیاتر من ناڵێم تەشەنە نەکاتچکە تەشەنەی کردووە ڤایرۆسەکە بڵاو بۆتەوە کەس نووسەران و ڕۆشنبیران ناخوێنێتەوە ئەجناوە یەکێتی نووسەرانە کە تاریخێکی 45 بۆ 46 ساڵانەی هەیە نابێ ئەو بارەگایی کەیبینی ئێمە بەجهدی خۆمان کە پارێکی زۆری بۆدانرا بەداخۆ پارەکەش هەوا بردی ئێمە دەوری 7 میلیۆن دینارمان لە خەڵکی بە شەرەفی ئەم شارە و کومپانیەکان قەرز کردو قەزمان پێیاوەتەوانێ جانان ڕاست بوو ماوەیەک زۆر کەس لە یارمەتی ئەیان بەدەنگمانەوە ئاهات کەچی ئێستا وانە لەبەرەوە ئەوەی کە ئومێدمان پێخواست ئەو شارە پڕ زەنجین و قورس و گرانەی ڕۆشنبیری خەریکە بەرەو چۆنەڵێ وەکو گەڵای پاییزی ئێستا هەڵەوەریە تێگەی ئەوەی هەستەکەی یعنی نووسەر ئێستا زیاتر نامویە مەگەلای کۆمەڵێ خەڵکی ڕێزاری ئەم شارە ڕێز لە نووسەران و ئەوە بگرێ حرمەتیان بشیرێ ئەجینا لای خەڵکی و دەسەڵات و ئەمانە باوەڕ کە ئەوە نەماوە باشە مامۆستا هیچ هیوایە کردماوە کە پەیامێک ڕاستی حکوومەت پێی بۆی لایەک لەم قەزیە بکەنەوە وەڵی پەیامەکە خۆیان شەوچێر نین و ئەمان بینن و منیش لەگەڵەوە شاگلێش هەیە لە نووسەران بازێ لەوانەیە خۆی وەنە بچوو کردبێتەوانێ ئەوەنە لە دەرگای ئەمە ئەوی یابێ نووسەرانیشی ناشرین کردبێ ڕۆشنبیرانیشی ناشرین کردبێ بەڵام لەگەڵەوەشە تۆت مێژوەکە هەیە مەسەلای ئەمە پارێزگارەکەمان خۆی ئەندامی یەکێتی نووسەرانە خۆی چەندەها جار پەیمانیاوە بەسەریشمان کاتەوە باوەڕکە نەماندیوانمانە بێ هەمان قسەی پێ بڵێ فوا هەمومین واڵێ کاکەڤاڵ چەند جار کە بۆ ئێمە لە تەنگەشا ژیاوین چی خۆم چی دکتۆر شێرکۆ چ هین چوینەتە لای وعدیشیاوە پەیمانیشیاوە بەسەی نەکردووە لەکە ئەدە فەزا گەورەکەشا بەڕاستی ئەمە جاران کۆڕ و سیمینارۆوانەمانەگەت جەماوەرێکی زۆر بەڕاستی ئەهات و چێژێکی زۆر ئەدەبی و ڕۆشنبیریە بینی کۆمەڵێک کتێبی نایاب چابکرا ئێستا بەداخەوە بەربادیەک بڵاو بۆتەوە کتێب وای لێ هاتووە هیچ لەزەتێکی تیانەمەوە یعنی کۆمەڵێک ئەگە بڵێن لە 1000 کتێبە 10 کتێب 5 کتێب بەکەڵک بێ ئەویکەی سانسۆرێکی ئەدەبی ئەڵم سانسۆری هین ناڵێم پۆلیسی ناڵێم ئەم کتێبانێکە چابکرێ چ لە ئەدەبیاتی چیرۆکە شیعرە بابەتی ترە وەرجێڕانە ئەبێ لیژنەیەشی بۆ دامرێنێ ئەم لیژنەیە سەیری بکە کە ئەم کتێبە شایانی کتێبخانەی کوردیە کەچی ئێستا بە لێشا و کتێبی کەسیش نایخوێنێتەوە ینی ئەم بەڵایە وەکو بابەتێکی جددی سیر بکرێت و بەری پێبژیری ئەمەش ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری و ئەو لایەنەیەکەوە بەڕاستی بەسەر ئەو هینەوە ئەگادار بن دوا بە دوایەوە یعنی بەڕاستی وەزعی سلێمانی کابینی و ئەو جوانی و ئیماهایی نەما یعنی من کە خەڵکی شارەکەم هەست بە غوربەت دەکەم هەست بە نامۆیەگەکەم ئەم باخچەی تۆی بینی ئەمە جێگای سیاسەتمەداران و خەڵکی ڕۆشنبیر بووە یعنی ئەمە پەیکەرەکانی پێکەرە چوارشەمان و پێنجشەمان ئەفتەتان ئاهاتن لێرە ژیانێکی های لێرە لە وەیسا یا لە کاگەحمەی بۆم خۆشە ژیانیان نۆعیالەکانی بە ئەمە دنیایەک بوو لە فەلکلۆر و کەلتوری ئەم شارێ جوانەمان ئێستا من ڕۆژنامەیە گەبینی 12 لاپەڕەیە یەک وتاریتیانەیە کە تۆ بتوانی بەیانی مناقەشەی کەیت و بڵێ ئەمە بەڕاستی بابەتی جوانە ئەو شتانە بەرەو کزی چووە خەریکە ئەو پانتایە ڕۆشنبیری شاری سلێمانی کە لە بیستەکانی سەدەی ڕابردوو بگرە زیاتریش کە کۆڵەکەی ئەم شارە پیرەمێرد و مەحیونالی و سالم و کوردی و دێنەوە جیلی تازە کامەران و دیلان و عین حابا و شێرکۆبیەکەس و جەمال شارباژێری و ئەمانە بەڕاستی حەمە ساڵح دیلان و ئەمانە بەڕاستی غەزنەی ئەم شارە بوون یعنی هەمووشیان دانەنیشتون یعنی لە بواری ڕۆژنامەگەریە لە بواری باشداری لە نەورۆز و مناسەباتە نەتەوەیەکانە ئێستا کێشەیەک ڕوەیە کەس بەشداری ناکە یا مەسەلا مووقی هەڵوێستی نابێ بۆ هیلاک بۆ ماندوو کراوە بێتاقەت کراوە تێگەی ئەمانە وای لەکاڵێ سبینە بەرپرسیاتێک یەتە سەرم من چی وەڵام بەمەوانە سپاسانەکەم مامۆستا من دیارە لە دانیشتن و گفتوگۆ لەگەڵ نابین بەڵام کاتەکاری هێندا و کار بوو زۆر بەخواداوای لە بری لەکەم کوڕیەکەم ئەزیزن دەستان خۆش بێت زۆر مادوومان کردن ئەزیزان بەردەوامە بین لە بەرنامەکەمان بەڵێ ئەزیزان سڵاوتان لێبێت لەم بەشەی بەرنامەکەش
کە تایبەتە بە یادی سلێمانی ئەزیز شارە حیاتەکە مەبەستمانە قسە لەسەر بوارێکی دی بکە بکەین لە بۆ ماوەی ڕابردوو ئێمە بینیمان کە خەڵک باسی لەوە کرد کە پێویستە گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدرێت کاڵای ناوخۆ شمەکی ناوخۆ و کاڵای دەرەکی بایکۆت بکرێت. ئێمە ئێستا لەگەڵ خاوەن پرۆژەیەکی گەورەی شیرەمەنین لە سلێمانی کاکە نەوزاد مەبەستمانە لەگەڵ جەنابیانە باسی ئەمە بکەین زیاتر ناڵێم ئەزانم مەتانەوەی گوێتان لە کاک نەوزاد بە کاک نەوزاد سڵاو بەخێر بێن هەر بژین پێشکی فەرموو پێشکی پیرۆزبایی یادی سلێمانی لە سلێمانیەکانەکەم لە تەواوی کوردستانەکەم ئینشاڵڵا ئەم ساڵ بێ بە ساڵی بەختەوەری و ساڵی پێشکەوتن لە هەموو بارەکانە هەر بژین. سەبارەت بە بەرهەمی ناوخۆبا لێوێ دروست دەست پێ بکەین یان ئێمە ئێستا لە جێگەیەکین ماشەڵڵا جێگەیەکی گەورەیە کارگەیەکە ینی لە ماست لە شیر لە پەنیر لە بەرهەمە جیاوازەکان ئێوە بە تایبەت ئەیخەنە بازاڕەکانی عێراق و کوردستانەوە تا چەندە هاوکاری کراون تا چەندە هاوڵاتیان هۆشیاری ئەوەیان هەیە کە هانی ئێوە بدەن کە بەردەوام بن و پرۆژەکانتان فراوانتر بکەن. وەڵا بەنسبەت هاوڵاتیانەوە هاوڵاتیان پێشوازێکی باشمان لێکەن لە بەرهەمەکانمان ئێمە ژەمانەوەی باشترین خزمەتی هاوڵاتیان بکەین ئێمە هیچ کەم و کەمیەکمان نییە هیچ لە چاو وڵاتانی ترا ئێمە توانین بەرهەمی خۆمان زۆر لەوان لە کوالەتی ئەوان باشتر لە هەموو ناحیەکانەوە لەوان باشتر دروستی بکەین ئەگەر حکومەت یارمەتی ئەمە بتوانێت بە یارمەتیمان بات حکومەت لە زۆر بوارە کەمێک یارمەتیاوین بەس لە بواری ترا زۆر درێغیمان لەکەن. باشە من پێم خۆشە ئێستا کابینەیەکی نوێ با بڵین لە حکوومەتی هەرێمی کوردستانەکە کابینەی نوێیەمە ئێوە چ داواکاریەکتان لێیان هەیە داواتان لێکن لە چ ڕوویەک و لە چ بوارێک ئاسانکاریتان بۆ بکەن؟ وەڵا بۆ ئاسانکاری بۆ ئێمە ئەمانوێ مەشروع دروست بکەین ئەمانوێ خزمەتی شارەکە بکەین لە هەجبوارێکا بێ هەموو کەسێک ئەتوانێت خزمەتی شارەکەی بکە ئەگەر بە کارگەیەکی بچووکیش بێ وردە ئەم کارگانە گەورە بێ بەس بەنسبەت حکومەتی پێشوو یان ئەوانی تۆزە ڕێگری هەبوو لە ئیشەکانمان چ بوارێکە لە بواری ئەوەی وەکو ئەو ێستا من لە هەموو بارێکا بێ گومرگ بم گومرگ یعنی گومرگەکان زۆر لە ئێمە لەسەر ئێمەیان زیاتر کردووە ئەمە وا کاکەیەوە ناچار بن نرخێکی زیاتر بخەنە سەر بەرهەمە ناوخۆیەکە بۆەوەی بە تاکید کە تۆ نەتوانی بە وەکو ئێرانەکە بیفرۆشی وەکو تورکیەکە بیفرۆشی منافسەوانە پێ ناکرێت منافسی ئەوانە پێ ناکرێت چکە ئەوان لای حکومەت دامەکرێن. باشە کاک نەوزاد کاتێکی زۆر باشە منیش بابەتێکم بیرکەوتەوە زۆر جار لەگەڵ جەنابی وەزیری کشت و کاڵیشم بابەتم باس کردووە لە ئەڵلقەکانی داهاتووی بەرنامەکە دابەزێ زۆر جار ئەوترێت وە بەرهێنەری ناوخۆ خاوەن کارگەی ناخۆ خاوەن پرۆژەی ناوخۆ دەرەقەتی بازرگانەکانی ئێران و تورکیا نایەت ئەمە هۆکارەکەیە هۆکارەکەوان حکومەت یارمەتیانەیە وەرە من ئێستا من حکومەت عەرزەیەکم باتی هیچم لە حکومەت ناوێت خۆم عەرزەکە بە پارەی خۆمی کڕم کارەبا بە پارەی خۆمی ڕایەکێشم ئاو بە پارەی خۆمی کەم بەزەوەی یارمەتیم با کە من بتوانم عەرزەیەک بۆ دابین کە بۆ مەشروعێک کە دەویستم گاوداری دروستکەم 50 شوێنیان بە من دۆزیەوە ئەمەڵێ ئەو بە کەڵک نایە ئەوڵێ ئەو بە کەڵک نایە ئەوڵێ بە کەڵک نایە واد لەکەن بێتاقەت دەکەن تۆ دوک لە ئیشەکە دوورکەویتەوە کەواتە کاتی ئەوەیە کەم حکوومەتەش هەنگاو بۆ ئاراستەیە بنێ کە ئەوانەی خاوەن پرۆژەن داوای پشکیان لێ نەکرێت داوای ڕەشۆ و بەرتیلیان لێ نەکرێت لە جیاتیەوە پشگیری بکەین کاکە نەوزاد بابەتێکی دیکە ئێوە ینی ئامادەن لە تەواوی کوردستان و بەرهێنان بکەن و کارگەتانە بێ ئەگەر هاوکاری بکرێن و دەستگیرتان بکرێت ینی ئەمە شیش لاریتان لە منە تۆ بچتە ڕواندز بچتە کۆیە بچتە شەقڵاوە شوێنە لە هیچ شوێنە ئێستا من معمەلێکمێ معمەل ئەسکرێنێکمەیە لە کەرکووکە یەکێکە لە معمەلە گەورەکانی عێراق ئەتە خۆ من لە سلێمانیەژم لە کەرکووک دامناوە بەیانی ئەگەر مەشروعەکەواتە تەوری بێ ئێمەچم لە هەولێرش دایانێم. باشە من هەر لەم بەرنمەیە جەنابی پارێزگاری سلێمانی دکتۆر هەواڵە بوو بەکر میوانمە بێ پێم خۆشە سەبارەت بە ئەو بابەتەی کە ڕەبتە بە ژینگەوە ینی ئێوە بۆ نمونە لە ناو گۆزەیە کە ماستەکانتان دانێن بە شێوازێک لە ناو شوشە یان لە ناو فافۆن شیرەکان دانێن ئەتانەوێت چۆن هاوکاری تامکە بۆەوە ئێوە ئەو شوشانە وەرگرنەوە ڕیسایکل بکرێت و سوودی لێ بینرێتەوە نەک فڕێ بدرێت و بچێتە ناو خۆڵ و خاشاکەەوە هەر بابەتێکی خۆی ئەوە کەوتۆتە سەر ئەو مشتری کە ئیکڕێت یعنی ئەمە ناتوانانی بە حکومت بڵێ بەزەتوانی بە مشتریەکە بڵێ تۆرە من پێنجم بۆ بێنەرەوە دانێکت بە هەدیە بەرامبەر پارەیەکیان لە بەرابەر بەرهەمەکە بەڵێ شەشم بۆ بێنەرەوە یان سیانم بۆ بێنەرەوە منەتوانم ماستێکت بە هەدیە بەمێ شیرەکەت بە هەدیە بەمێ ئێوەکو خۆتان ئامادەی ئەمەتان هەنگاوتان بۆ بەس ئەگەر بە پاکی بێنەوە بەڵێ
کە من یەکەم وەزبە تەجروبەم کرد سەرەکەم بە پیسە بە پیسە بێ لێرە پاکیکەیتەوە ئەو قورسە بێ بۆ ئێمە باش من کاتەریێندا و کارم بوو کاکە نەوزاد زۆر بژین بەڵێ ئەزیزانم بەرنامەکەمان بەردەوام ئەبێت میوانی دیکەشمان هەیە چاوتان لەسەرمان بێت. بەڵێ ئەزیزان هەر لە درێژەی ئەو بەرنامە تایبەتی پاسی یادگار کە تایبەتە بە یادی شاری سلێمانی میوانداری وەرزشکارێک و خاوەن پرۆژەیەکمان کردووە نیان خان مەبەستمانە ڕای ئەوانیش لەم چوارچێوەیە بگوێزینەوە نیان خان سڵاوتان لێبێت ئێوە هەم وەرزشکارن هەم گەنجن و هەم خاوەنی پرۆژەشن لە یادی سلێمانیە چیتان هەیە و تا چەندە لێرە ئەو پرۆژانەی کە پرۆژەی گەنجن هەوڵی تاکە کەسین پاڵپشتیەکەن و بێ لێرە بەدواچی بکرێت. پیرۆزبای یادی سلێمانی لە شاری سلێمانی و گەری کوردەکەم لەم یادەشا بۆ وەرزشکاران حەزەکەم بەڕاستی ئەو پرۆژانە زیاتر بەیاخی پێ بدرێت و بکرێتەوانێ کە گەنج خولیایەتی حەزیلەتی ئێستا بۆ من ئەم پرۆژەی من کە پاسکیە کە کردومەتەوانێ ئەبینم کە گەنج خولیایەکی زۆر باشیان هەیە بۆ ئەم وەرزشە چونکە بەڕاستی نییە لە کوردستان و عێراقا و شوێنێکی وا تایبەتمان نەبووە کە خەڵک بە ئازادانە پاسکی لێ بخڕێت بۆیە حەز ئەەکەم زیاتر بەیاخ بدرێت بۆ پرۆژانەی کە گەنج خولیایەتی و وەک چۆن بڵێ لەلایەنی تەندروستیەکەشەوانە تەندروستێکی باش باشە زۆر جار قسە لەسەر ئەوە کراوە کە پاسکیل و پاسکیل سواری بکرێت بە کەلتور لە شاری سلێمانی من پێم خۆشە بزانم بۆچی ئەمە ناچێتە پێشەوە جگە لە هەوڵی تاکە کەسی زۆر کەم بەستن لەسەر شەقام و ڕێگەوبانەکانە لەوە زیاتر تێناپەڕی هۆکارەکە هەڵکەوتەی شاری سلێمانیە یان هۆشیاری و هاوکاریکردنەکەوەکو پێویست نیە لەو بوارەیە. ڕاستە شوێنی جوگرافیای شاری سلێمانی بەرزونزمی تایە بەڵام ئەمە نابێتەوە کارێک ئەوەی کە ئەم شتە نەبێتە کەلتور. ئێستا حالیان لە بەرنامەیەکی وایە کە خۆم پرۆژەیەکم هەیە و پرۆپۆزڵێکم داڕشتووە کە قسە لەگەڵ پارێزگاری سلێمانی و چەند کەسایەتێک کا بکەم تاکۆی کە ئەم پرۆژەیە لەم پارکە تەنها نەمێنێتەوانێ. بچێتە سەر شەقام وەکو سیستمێکی ئەوروپی کە لە وڵاتانی دەرەوە چۆن پاسکیل بەکارێنن بینە شاری سلێمانیوانە. باشەوە ئەمڕۆ جەنابی پارێزگار هەر میوانمە پرسیاری ئەو پرۆژەی ئەوەشی لێ ئەەکەم. بابەتێکی دیکە سەبارەت بە حکوومەتی هەرێمی کوردستانە خۆتەزانی کابینی نوێم کابینەیەکی نوێیە لە سەرەتای کارەکانی خۆیەتی. پەیام و داواکاری چییە سەبارەت بە پرۆژەی گەنجان سەبارەت بە دۆخی گەنجان و سەبارەت بە شاری سلێمانی وەکو هاوڵاتی و دانیشتوویەکی سلێمانی. تەنها داواکەنەوەیە کە کار ئاسانی بۆ گەنجەکان بکەن بەڕاستی ئەوە ڕێگریان نەکەن ئەگەر گەنجێک حەز ئەکا لەسەر پێی خۆی ڕاوەستێ و پرۆژەیە یاخو کارێکی باش ئەکا ئەوان تەنها کار ئاسانی بۆ بکەن بۆ نمونە کار ئاسانیەکەش چییە ئەوان لەوانەیە لایانی مادیش داوا لە هیچ کەسێک نەکەن پێویستیان نەبێ خۆیان ئەوەش چارەسەرکەن بەڵام تەنها بۆ نمونە شوێنێکی وای بێت ئەوان کار ئاسانی بۆ بکەن بۆ نمونە کرێکی زۆر نەگرنە ئەستۆی ئەو کەسە وەک چۆن بڵێ باری سەرشانی قورس نەکەن ئاسانی بکەن تاوەکۆی کە پرۆژەکە بکاتەوە سەرکەوتوو بێ. زۆر سوپاس نیان خان سپاس بۆیەوە ئەمن سپاس. بەڵێ ئەزیزان دووبارە سڵاوتان لێبێت ئەم بەشەی بەرنامەکەمان تەرخان کردەوە بۆ قسەکردن لە سەرکایەی هونەر و هونەری لە شاری سلێمانی دیارە ئێمە لە بوارە جیاوازەکانە خەڵکمان دوان مەبەستمان بوو کە لەبەرەوەی ئەم شارش لەلایەنی نووسکۆوە وەکو شارێکی داهێنەر لە بواری ئەدەب ناسێنراوە بۆیە بەرپرسیارەتەکە لێرە بە دوا زیاترە بێت بۆم بەشە لەگەڵ کاکە هەڵوێست قسە ئەەکەین کە هونەرمەندێکی دیاری سلێمانی و کوردستانە مەبەستمانە ڕای ئەویش وەکو گەنجێک و وەکو هونەرمەندێک و لێرە بە دوابێ بڵین وەکو ئاکتەرێکیش بگەزینەوە فڵاو لێبێ کاکە هەڵوێست. سپاس کاگەرگیان دۆستان تۆ ئەگەر قسە بکەم بمبورە پیرۆزبایی خۆم لەسەر ساڵاری دروستبوونی شاری زیندوی سلێمانیەکەم و هیوادارم سلێمانی پەیامی گەشت و جوانی هەموو شارەکانی تری کوردستان بێ بۆ هەموو دنیا. وەکو هەمومان نەزانین کە سلێمانی هەمیشە شارێکی زیندووتر بۆ لە شارەکانی تر و هەمیشە پشتیوانی سلێمانی بۆ شارەکانی تر و ڕنگدانەی سلێمانی هەبووە لەسەر شارەکانی تر
پێم خۆشە لەسەر کای هوەری قسە بکەم هەمیشە ڕنگ و دەنگ و بۆنی جیاواز لە سلێمانیا بەردەوام وجودی هەبووە بەردەوام توانیوێتی خۆی بسەپێنێ و ئەمە یانیەوەی کە زمینەیەکی باشە بۆ ئەوی کە بتوانین ڕنگ و بۆنی جیاوازمانە بکۆزانین لە ئێستەیە بە بڕوای من هوەر دەتوانێت کوردستان بە باری کترا بناسێنێ بە دنیا و هەستەکەم بۆ ئەم بارەش شاری سلێمانیەکە لەو شارانی کە زۆرترین زمینە ئەتوانە دروستکە بەو دەلیلەی کە بە خۆشحاڵیەوە زۆرترین چالاکی هوەریەکان لەم شارەیە وەکو هەموو شارەکانی تریش تەبعاان و زۆرترین هەوادارەکانیش لەم شارەیان ئەو زۆر گرنگە من دەتوانم بڵێم تەنها لە ساڵی 2019 تەنها خۆم تەنها لەگەڵ چەند هاوڕەیەکی هوەری توانیمانە 6,000 کەسی شاری سلێمانی بێنە قاعەکان بۆ ئێمە بۆ لای ئێمە بۆی ئەمە ئەوە گەێنێکە سلێمانی شارێکی زیندووترە لە شارەکانی تری دنیا نە کوردستان و گرنگە ئەم زیندووبوونە بە هەلێکی باش بخۆزینەوە لەلایەن حکوومەتەوە کە دەستگیرۆی دەنگ و ڕەنگە جیاوازەکان لەسەرەوە قسە بەم کاکاڵوێست هەنی زۆر جار ئەوترێت هونەرمەندەکان ئەوانەی لە کایە کەلتوری و ئەدەبی هوەریەکانە کارەکەن خاون وەکو پێویست کار ناکەم بەڵام ئەبینی بۆ منە ئێوە هاوڕێکانتان هەنگاوتان ناوە کاریشتان کردووە چەند تەشجیع کراون هاندراون چەند دەستگیرۆییتان کراوە بەڵێ شتێکی زۆر گرنگە هەمیشە هوەر بۆ ئەو کەسە ئەکرێکە دانیشتۆ بە دیارەوە جاگوێگریان بینەرەیان بیستەرە بۆیە خەڵکی کوردستان بەڕاستی شایانیەوە ئیشی بۆ بکرێ بەڕاستی شایانی ئەوەن کە ئیشی جدیان بۆ بکرێ بۆیە ئەو دەستگیرۆی ئەو پشتیوانی کە تا ئێستا لە هوەر و هوەرمەندان کراوە بەقەر ئەو گەرمیەی خەڵک نییە ئێمە ئەڵێن بینەری سینەما نەماوان نییە ئیش جدی نەکراوە بۆیە نییە ئەڵێن بینەری شانۆ نییە وانە کۆنسەر بە هەمان شێوە من ناڵم ئێمە شتە جوانەکانمان کردوم بەسم لەوەیەکە ئەبێ دەستگیرۆی ئەم بوارەکرێت چونکە خەڵکی کوردستان بە تینوێتی چاوەڕێە بۆیە ئەبێ ئەم هەلە بخۆزرێتەوە ئەگەر من داتای کارێکی هوەری خۆم لە کوردستانە بڵێم ئەوەنە داتایکی بەرزە ئەم داتا پشتیوانی مەکا بۆی بچمە دەرەوەش بڵێم لە وڵاتەکەی خۆم ئەمەنم فەرم و تۆش زانم چی بۆیە بەم زۆرە توانین ناوی کورد و کوردستان بەرسین وکو چۆن پێشمەرگە کاریگەریشی گرنگی هەبووە لەسەر ناساندنی ناوی کورد بە دنیا تەسەوڕەکەم بوارێکی تر و لایەنێکی تر بواری هوەری بێ کە بتوانێت خزمەتی ناساندنی کوردستان وڵاتەکە خۆت لە کایەکەی تا چەندە ڕخنە و تێبینیت لە کایە هوەریەکە هەیە باسمان لەسەر باسی لەسەر شاری سلێمانی ینی چەند هەنگاوەکان بە گەرموکوڕی و ڕێکوپێکی ڕۆنا پێشەوە ئەوەی کە سلێمانی وەکو شارێکی لەگەڵ سنەی جوانە سنەی ڕۆژ هەڵاتە هەڵە بژێرێت بۆی ببێ بە شارێکە داهێنەرە لە بواری کەلتوریە بەدڵنیایەوە من هەمیشە لەگەڵ خۆمیان لەگە برادەرەکانمە ئەم سەیەکەم بڕوان پێ خەتا لە ئێمەیە کە ئەگەر بوارێک تاخیر بێ من لە وەکو خۆم باسکەم ئەو پشتیوانی گەرم و گوڕێنیە لە حکوومەتەوە بەداخەوە بەڵام ئێمە لە سلێمانی هەر هەوڵین هەبین هەر هەوڵین بەردەوام بین هەر هەوڵین جیاواز بین هەر هەوڵین هەوڵەکانمان زیاتر بێت لە ڕۆژە خۆشەکان چکە ئەو کاتێکە کە حکومت بودجەی نییە بۆ کارێکی هوەری منە بە گیرفانی خۆم سەرف بکەم کەواتە چەند گرنگە کە باس لەوە کرێ وترێت کە بەرهەمی خۆماڵی بەکار ببرێ بخورێت بۆ نمونە خەر لە خواردنی پیاسایەوە ئەوە گرنگە کە میوزیک خۆراکی مێشکە بەرهەمی ناوخۆ بێت بەڵام لە ئاستێکی وایە بێ کە گەنجەکانمان ڕوو لە بەرهەمی شوێن بەدڵنیاییەوە من ئەگەر ئەو کاتێ بینم هونەرمەندێکی دەرەوەی کوردستانیان لە شارەکەی منە کۆنسەر دەکات و خەڵک چەپڵی بۆیە ئەبێ شەرم لە خۆم کەم ئەگەر من نەتوانم و خەڵکە لە خۆم کۆکەمەوە تێگەی بۆیە ئەرشی ئەمێ بەڕاستی کە هەوڵی جددی بین وە چێ پشتیوانمانە حکومەتە وە کێ چاوەڕێمانە خەڵکی خۆمان و خەڵکی ئێمە شایانی ئەوەیە کاری جددی بۆ بکرێت هونەرمەندەکان تەنها گێنەری هەست و سۆزی خەڵکن و بڵاوی بکەنەوە هونەرمەندەکان بەڕاستی تاجر و تیجارێک نین یعنی بەس تەنها ئەوەیە لێرە سەپۆرت بکرێن بۆ بتوان هەست بڵاو بکەنەوە مادوونە بن کاکاڵوێست سپاس بۆم دەرفەتە دەست و چاوتان خۆش بێت هەر بژین بڵێ ئەزیزانم ئەم بە شەشمان لەگەڵ کاکە هەڵوێست هونەرمەند دوو ئاکتەر کۆتایی هات ئێستا وردە ئەچین بەرەولای دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی بۆ ئەوەی ئەوانەی کۆمان کردوتەوە بیکەین بە پرسیار و وەڵامی بۆ وەرگرینەوە چاوتان لەسەرمان.
بەڵێ زیزانم دووبارە سڵاوتان لێبێت ئەم بەشەی بەرنامەکە بەشێکی تایبەتە لەگەڵ جەنابی پارێزگاری سلێمانی بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوو بەکرە و ئەو پرسیارانی لە سەرەتای بەرنامەکە کراون ئەوانەشی لە ڕێگەی جیاوازەوە چ کۆمێن بێت چ نامە بێت چ تەلەفۆن بێ پێمان گەیشتۆتەوە هەوڵ دەدەین بە پێی کات وەڵامتان بە وەربگرینەوە. کاک دکتۆر هەڤاڵ ئەبوو بەکر پارێزگاری سلێمانی سڵاوتان لێبێت سوپاس بۆ ئەم دەرفەتە. گەر لەوێەوە دەست پێ بکەین هەفتەیەکی چالاکی هەیە چالاکی جیاواز و جۆرا و جۆر ئەکرێت تا ئێستا وا هاتووە کە لە 11 یادی دامەزراندنی ساڵی سلێمانی 235 ساڵەیەتی بەڵام ئەمەش قسەی زۆری لەسەرکرێ ئێوە چیتان کردو و چۆن خۆتان ئامادە کردو. یەکەم بۆ یادەکە ئیجماعێکی لەسەر نییە و بڕیارێک نییە کە 11 یان 34 تاکو 6-5ەکە لەو پێش دەستەیەک ئەمەیان دیاری کردبوو چەند ساڵە گیادەکە وەرزێ هەفتەیەکیان دیاریکردیان کردەوە. ئەو چالاکیانەیە کرێت لە ئیستایە زۆرتر پەیوەندی بە ئەوەیە کە سلێمانی وەکو شاری داهێنەری ئەدەبی لە یونسکۆ قبول کراوە کە ئەمەکارێکی گەورەیە بۆیە ئامادەکاری زۆری بۆ کراوە یەکێک لەوانە گەورەترین پێشانگای نێودەوڵەتی کتێبە لە سلێمانی کە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان لەو ئاستەیە لەژێر چاودێری بەڕە سەرۆکۆماری عێراق و وەزارەتی ڕۆشنبیری هەرێم و بە پشتیوانی پارێزگای سلێمانی کۆمپانیای ئەتڵەسڵ ئەسیل ئەرکەکەی جێبەجێ کردووە ئیشی تیا ئەکرێ. لە هەمان کاتە یەکێتی فۆتۆگرافەرەکانی کوردستان لە سلێمانی کارێکیان ئەبێت کارێکی زۆر شایستیان ئەبێت لە هۆڵی یان گەلەری ئەم نەسوورەکە کە کارێکە بێ پێیوەستە بێ بە سلێمانیەوە ڕێکخراوە ژینگەیەکان بە پشتیوانی پارێزگای سلێمانی چەند کارێکی جددیان هەیە و بەشێک لە فەندەکانیان پارێزگای سلێمانی دابینی کردووە جگە لەو هەموو دەست پێشخەریانی کە لەلایەنە هونەریەکان و لایەنە کەلتوریەکان هەن بەڵام بەهۆی پارودۆخی عێراق و هۆی بەدارودۆخی کوردستانی ڕۆژاوای کوردستان کە ئێمە لەگەڵ بەڕێز پارێزگاری سنەیە وا ڕێکەوتبووین یادێکی شایستە بۆ وەرگرتنی ئەوان وەکو شاری داهێنەری مۆسیقا و ئێمە وەکو شاری داهێنەری ئەدەبی بەیەکەوە کارێکی هاوبەش بۆ ئەم وەرگرتنە لە ئاستێکی باڵایە بکەین لە سنەش و لە سلێمانیش بە هاوبەشی ئێمە دوامان خستۆ بۆی بارودۆخەکان چ لە هەرێم و چ لە عێراق و لە چ دەوروبەرمان ئاسایی ببنەوە خەڵک زەوق و سەلیقی ئەوەی هەبێکە ئەوەی بکە پێیوەست بە خۆشمان ئێمە پێمان پەسەندترە بیبەستینەوە بە ڕووداوێکی گەورەوە کە وەرگرتنی سلێمانیە لە یونسکۆ ئەم پێشنیازانە و چەند پێشنیازێکی تر بۆ ڕۆژێک بۆ سلێمانی ئەخینە بەردەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی دۆکۆمنتی تەواو خینە بەردەستیان چکە هیچ لەو دوو ڕۆژێکی ئێستا دیاریکراون دۆکۆمنتی زۆر سلمێنراو نییە تەنیا ئەوەی 34 بەڵگەیەکەیە کە لەو ڕۆژەیە سلێمانی بۆ بەلیوە بۆ یەکەم جار بەڵام بۆ 11 دۆکۆمنتێک ئێمە لەسەر سیوێکی دە پێمان باشە کە سلێمەکەم ڕۆژی شارە لە هەموو دنیاە لەلایەن نەتەوەی گرتوەکان دووهەم ڕۆژی وەرگرتنی سلێمانیە لە وەکو شاری داهێنەر لە یونسکۆ. باشە بینە سەر باسی ناساندنی سلێمانی وەکو شاری داهێنەری ینی ئەدەبی لەگەڵ شان بەشانی سنە ئەوترێت ینی باسیەوە کرێت کە پاریس بەو هەموو حەزارەت و مێژوویەوە ینی لە چوارچێوەی لە لەگەڵ سلێمانی و سنەیە ناوی دێت بەڵام زۆر جارگوێمان لێ بێ ئەمە کەم سیر ئەکرێت. من پێم خۆشە سەردێکی کورتیەوەم بۆ بکەی ئەمە بە چ فلتەرێکات تێپەڕی چەندێکم ئێوە خەریکی ئەم پرۆژەیەن خەریکی ئەمن کە ئەو بەڵگانەتان خستۆتە ڕوو بۆ یونسکۆ بۆەوەی دوجار تەصدیق بکرێت و سلێمانی بناسیێنرێت. ئێمە لەو کاتی سلێمانی بۆ نەبووە بە شار هەتا بۆ بە شار و تا بە ئێتە قۆناغی بابانیەکان و دەوری ئەمان و کاریگەری ئەمان لەسەر شوێنەکانی ترکردنی شێوەزاری سلێمانی بەم شێوەی کەیسا زمانی فەرمی کووردە لە هەر شوێنێکە قسەی پێ بکات زمانی دەستورە زمانی دەوڵەتداریە زمانی ئەدەبە زمانی دام و دەستگاکان و دادگاکانە بناغەکەی بۆ ئەو نالی و سالم و کوردی گەڕاوەتەوە و مەولانە خالی نەقشبندی و هەموو ئەوانە تا بە ماحوێ و بەوانەی دوای ئەوە تێ ئەپەڕێ و تا بە ئیستای نووسەر و شاعیر و مامۆستایانی زانکۆ و دەستە بژێری ئەم وڵاتە و هاوڵاتیانی وڵاتەکەمانەگە نەخشیان هەبوو بەسەریەوە واتە ئێمە پێشخانێکی گرنگمان هەبووە بنیاتەکەمان هەبووە کەرەستەکەمان هەبووە ڕابردۆکەمان هەبووە کارمان هەبووە کاری داهێنەرانەمان هەبووە. ساڵی پار گروپی کەشکۆڵ هەیە لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی ئەم خۆشەویستانە کە چێ مامۆستا بەڕێزانەی ئەمریکان لەگەڵمانە چه بەشێکیشان کە خەڵکی کوردستانن هاتنە لامان پێشنیازیەوەیان کرد بۆ بینینی ئێمە هاتبوون لەسەر ئەدەب قسەکرا ئێمە کۆمەڵی زانیاریمان لەسەر باگراوندی ئەدەبی سلێمانی پێشکەشکردن زۆر سەرسام بوون پێی باسییان لەوە کرد بۆ چیوانەکەین کە سلێمانی خاوەنی ئەمەیە بۆ چیوانەکەین کە
دۆکۆمنتی بۆ پێشکەشکەین بۆ یونسکۆ بۆی وەکو شارێکی داهێنەری ئەدەبی وەربگیرێ کارەکەمان زۆر بەلاوە پەسەند بوو ئەوان داوای کۆمەڵێک دۆکۆمنت و بەڵکە و پڕکردنەوەی فۆرم و پشتیوانیکردن و دیاریکردنی ئەو بودجانی کە ئێمە بۆ سلێمانیمان لە ماوەی حکومڕانیکردنی خۆمانە خەرج کردووە و ئەو کەرەستە و کەس و بەرهەمە داهێنەرانی کە لە ڕابردووە هەمان بووە بابەتەکانیان چی بوون کاری چەند لە ئاستی نێودەوڵەتیە بوون چەند تعبیر بوون لە ئینسان لە سروش لە گردون لە خۆشەویستی لە خۆنەویستی لە یەکترویستن لە ئاشتی لە بەدەمەوەیەک بوون لە گردونیەتی مرۆڤ هەموو ئەمانەمان پڕ کردەوە بە سوپاسەوە بۆ گروپی کەشکۆڵ و دوجار ئەوان ئەری بە دیارە بە هەمانجی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلێمانی کە ئەوانیشمانێنایە ناو بابەتەکەەوە چونکە معنین بەو بابەتە ئەم سێلایەنە بە یەکەوە کارمان کرد لەژێر چاودێری پارێزگای سلێمانیە دۆکۆمنتەکان لەلایەن ئەو بەڕێزانەمانەوە لە گروپی کەشکۆڵ پێشەش کران دیارە بەڕێ سەرۆکۆماری عراقیش پشتیوانێکی گەورەمان بوو و دۆستەکانمان لە ڕێکخراوی نوسکۆ لە بەغا هاوکاری زۆریان کردین من بە ئامادەکاریەکی زۆر و پرۆسێکی وەرگێڕانی چڕوپڕات تێپەڕی بەتەکیید ئەمە پێشکەشکرا کە پێشکەشکرا شانازیەکەین لەوەی کاتی خۆمە ئامادەکردنمان بۆ پێشکەشکردنەکە لەگەڵ وەرگرتنمان زۆر کەم بوو لە سیوێکی دەیە بەڕسمی بەڕێوبەری یونسکۆ بۆ کاروباری کەلتور بە نامەیەکی فەرمی ئێمە ئاگادار کردەوە وەکو پارێزگار کە پیرۆزبایی لێکردین و قوبولکردنەکەی پێشکەشکردین ئەوە داوای لێکردین کە سوپاسی کردین لەوەی کە ئێمە لە 150 زیاتری لەم قەیرانەیە بۆ بواری کەلتور و ئەدەب خەرجمان کردووە لەو بودجەکەمەی کە لە بەردەستمانە بووە کەم شار هەیە ئەوەنە لە بودجەی خۆی بگرێتەوە بۆ بواری کەلتور و ئەدەب و هونەر و ڕۆشنبیری و کەلچەر خەرجی بکە ئەویان زۆر بەهێند وەرگرت بوو جگە لە ڕەسەنایەتی و گردونگەرایەتی و ئینسانیەتی بەرهەمەکان کە خۆیان گزارشتیان لە خۆیان کردبوو وەرگیراین داوایان لێکردوین کە بەرنامەی 4 ساڵی ئایندە دابنین و بەرنمەیەکیش بۆ 20 بۆ ساڵی 2030 دابنین ئێستا ئێمە دوێنێش بەڕێز وەزیری ڕۆشنبیری و بەڕێوەبەرە بەڕێزەکانی وەزارەتی ڕۆشنبیری زۆر بە سوپاسەوە لێرە بوون کۆبوونەوەیەکی زۆر باشمان کرد پشتیوانێکی گەورەمانن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ڕۆشنبیری دەستەیەکی ڕاوێژکاری دروستەکەین لە ماوەی هەفتەیە تا 10 ڕۆژێکی تر کۆبوونەوەیەکی فراوان لەگەڵ ئەو دام و دەستگایاناکەین کە بە فعلی ئیشیان لەسەر کەلتور کردووە و لەگەڵ ئەو کەسایەت و دەستەبژێرانی کە خەمی گەورەی نیشتیمانیان هەیە بۆ ئەم بابەتە و توانای داهێنەرانیان هەیە لەمە دەستەیەکی ڕاوێژکاری دروستەکەین گەورەتر لە ئاستی حکومڕانی بۆی هەموو لایەکتیا بەشدار بێ دەستەکەین بە پرۆژەکانمان ئێمە لی نەوەستاوین شانازیەکەین بەوەی ڕابردووەکەمان وای کردووە قوبوڵ بکرین نەگەڵ بەڵێنانی یاومانە بەڵام ئێمە بەوە ڕازی نابین بەڵێنی ئەومان ناوەکە زۆریانەکەین قوڵیانەکەین درێژیانەکەین و پانیانەکەین باشە کاک دکتۆر تۆ باسی ڕابردووت کرد منیش هەر لێرەوە با پرسیارێک بکەم ینی چی بکرێ بۆ ئەوەی چیتر کە بەو شێوەیەش نەبووە سلێمانی میراتەکەی ڕێز لێ بگرێ چ کەلتوری بێت چ سیاسی بێت چ ئابووری بێت چ کۆمەڵایەتی بێ و کار بۆ داهاتوو بکات ئەم شارە زۆر جار کە باسەکرێ ئەوترێت شارێکە پشتگوێ خراوە ئەگەر تعبیرەکە ڕاست بێت خزمەت نەکراوە ئێوە جەنابتان کەسی یەکەمی ئێرەن لە ڕوویداری و نوێنەری حکوومەتن و نوێنەری خەڵکیشن لە لای حکوومەت چەند خزمەت کراوە و ئەو پرۆژانە چین کە بە تایبەت لەگەڵ کابینەی نوێمە و تۆزێک قەیرانی داراییمان تێپەڕاندووە کەوتونەتە سەر بێت سلێمانی لەوانەیە محاوەی پشتگوێخستی لە ڕابردووە زۆر بووە من بە دۆکۆمنت زۆرم وتووە ئێستاش لێ ڕازینین و دڵخوازیەمە نییە لەو خزمەتی کە پێشکەش یەکرێەوە بەمەش ڕازینین کە بۆی کراوە بەڵام سلێمانی زۆر لەوە گەورەترە وەکو ئەوە تۆ لە بەردەمی من لە بەردەمی گۆیژەیە بوو وەستم و پێم وابێ گۆیژەم پشتگوێ خستووە بەڵام کاتێک ئاوڕێمەوە لە گۆیژە باڵاتر بەگەر ئاسمان بێ ببینم شتێکی تر نبینم سلێمانی زۆر لەوە گەورەتر پشتگوێ بخرێ هەوڵ زۆر بووە چ دۆستەکانمان چ بەیارەکانمان چ نەیارەکانمان چ نادۆستەکانمان چ دوژمنەکانمان بەڕاستی چه بارودۆخی ناوخۆی خۆی چه حکومڕانی لە ئیستا و ڕابردووشە چه ملبیانی سیاسیەکان چه طریقە دەدینیەکان چه مەداریسە فکریەکان چه حیزبە سیاسیەکان وڵاتانی دەوروبەر گرە و لەسەر سلێمانی زۆر بووە ڕژێمی بەعزەوەی بە سلێمانی کردووە بە کەم شوێنی کوردستانی کردووە بەڵام بە دوجارەوە سلێمانیە کە لە ماوەیەکی زۆر کەمی یەک ساڵیە لە سێ ناوەندی نێودەوڵەتی نەکرد ئەمە یونسکۆ ئەبێ بە ئەندام یەکەمیان شوباتی ساڵی پار بوو کە سلێمانیمان کرد بە ئەندام لە پەیمانی نێودەوڵەتی بۆ وزەی نوێ و ماستەرپلانەکەی ئێمە یەکە ماستەرپلانە لە عێراق قبول کراوە لەلایەن UNDP و اتحادی ئەوروپیەوە چاپمان کردووە بڵاو بۆ تۆ ئیشی لەسەرەکەین دووهەمیان دە ڕۆژی ڕابردوو بوو لە ئوردون لە کۆنگرەی نێودەوڵەتی چارەسەرسازی تەندروستی و گەشتیاری تەندروستیە
لە ناو 48 دەوڵەتە سلێمانی بوو بە ئەندام و خەڵاتی یەکەمی پێبەخشرا و لە بەرامبەر ئەو کارانی کە کردوویەتی واخریشان سیوەکی دەبوو کە لەمە یونسکۆ بووبەوە لەوەی کە ئیستا سلێمانی خەریکی خزمەتکردنین ئێمە نەوەستاوین لەوەی کە تەنیا حکومەتشیمان بۆکە کە حکومەت یاریمی کوردستان بەڵێنی یاوینەتێ کە کاری زۆر لەگەڵ سلێمانی و بۆ سلێمانی و لەگەڵ سلێمانی و بە سلێمانی بکە بەڵام ئێمە ئەوەی قدرەتمان بۆ بە پشتیوانی خەڵکەکەی سەرمایه‌دارەکان نیشتیمانیەکانی دام و دەستگاکانی بەلایەنە سیاسیەکانی بەڕاستی ئەوەی لە توانامانە هەیە بیکەین ئەوەی کردومانە سلێمانی بردووەتە ئاستێکی تر سلێمانی تەنیا چاوی لە ڕابردوو نیە ئەگەر باز لە ڕابردوو ڕەسەنایەتی و شارستانێتی بێ سلێمانی لە یەکەمینەکانە چۆ ئێسک و پرووسکانی نیەندەرتاڵ لە هەزار مرد چ چەرمۆ لە چەمچەماڵ چ بێستان سوور چ تازە فەڕەنسیەکان خەریکن یابانیەکان ئیتالیەکان بەریتانیەکان تازە لە لای عەزیزاوە و لە لای ڕێی جاستەنە ئاسەوارێکی 4000 ساڵی پێش زین دۆزراوەتەوە کە بۆ یەکەم جارە ئێسک و پرووسکی باڵندە جیاکردنەوەی گەنم بۆ چەند بوارێک و سەلیقەی جیاکردنەوەی گەنم بۆ چەند جۆرێک لە سلێمانی لە تەنیشتی سلێمانی دۆزراوەتەوە بەڵام ئێمە پێمان وایەوە سامان و میراتی مرۆیین لە ئیستایە چامان لە ئایندێ بۆ ئێمە کە داوامان لێ یەکرێت لۆگۆیە بۆ سلێمانی دانین تەنیا ناین نارامسین دابنین قسقاپان دابنین هەزار مێر دابنین ئێمە شتی تازە دانین کە چاوی لە ئایندەیە بۆی نەوەکان مامزان ئێمە تەنیا چامان لە ڕابردوو نییە چامان لە ئایندەشە بینی کە بۆ نمونە شوێنێکی وەکو شاری جوان گران میلیۆم چۆتە نەخشەی گەشتیاری هەموو دنیاوە بۆ بە لۆگۆیەک بۆ سلێمانی ئەبینیت زانکۆی سلێمانی خۆی بۆ خۆی ئەتبینی بەردەرکی سەرا ئەبینی کەلتوری ئەم وڵاتە لە یونسکۆ قوڵی کردووە دنیا قوڵی کردووە نەک تەنیا خۆمان بۆیە ئیشکردنەکان لەگەڵ قەیرانی حکوومەت و هێشتا بارودۆخی تازەی حکومڕانی تازە و کابینەی تازەیە خاون هێواشن بەڵام پلان بۆ دانراون سیستەماتیکن بەرنامە ڕێژ کراون ومێ دەکەینە بەرنامانە تەرجمە ببن بۆ کردداری خێراوە بۆ بەڵێنانی وەرمانگرتووە بە خێرایی ئیشەکان بێنە پێشەوە کاک دکتۆر دیارە لە بەرنامەی دیکە شەهر لە پاسەکە میوانداری جەناتمان کردووە باسی ئێمەمان کردو ئێستش پرسیاری خەڵکە بەنسبەت شەقامی 100 مەتری سلێمانی ئەم پرۆژەیە بەکوێ گەشت ڕاوەستاوە کاری تیاکرێت دەست پێکات ئەم پرۆژەیە لە ئایندێکی زۆر نزیکا دەست بەکارەکات گرفتی یاسایی و گرفتی ئیداری و گرفتی دارایی و گرفتی تەکنیکی زۆری هەبوو بەڵێن بۆ پرۆژە نەبوو ئێستا بۆ بە پرۆژە و لەو کۆمپانیانە وەرگیراوەتەوە بە دڵخوازی خۆیان و دراوە بە کۆمپانیایکی نیشتیمانی وڵاتەکەی خۆمان بۆی کەرەستەی خاوی خۆماڵی بەکاربێنێ دەستی کرێکاری ناوخۆ بەکاربێنێ و ئەم پارەیە لەم قەیرانەیە لە ناو خۆمانە بجوڵێکە ئەمەکاری گەورن ئەنجومەنی وەزیران بڕیاریاوە لە ئایندەیەکی زۆر نزیکا جێبەجێ ئەبێ و بۆ بەڵێنانی ئێمە لە بەڕێزان سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت وەرمان گرتووە لە ئایندەیەکی نزیکا بەڕێز سەرۆکی حکوومەت دێتە سلێمانی بە ئامادەبوونی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت بڕیاری دەستپێکردن بە پرۆژەکە نەک دیسانەوە بەردی بناغە و کردێ لە بڕی واتە لەگەڵ سەردانی سەرۆکی جێگری سەرۆکی حکوومەت پرۆژەکە دەچێتە بواری جێبەجێکردن باشە بابەتێکەیە سەبارەت بە لامەرکەزیەت ئێوە ینی قسە لەسەر ئەوە ئەکرێت کە ئەگەر لامەرکەزیەت جێبەجێ و پەیڕۆ بکرێت دەستکراوەترە بنێەوە ئەم بابەتتان لەگەڵ کابینەی نوێی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان باس کردووە چەند هاتوونەتە پێشەوە چەند لەگەڵ بیرۆکەکە بەڵێ باسمان کردووە پێشەوەی کابینە دروست بێ من لەگەڵ کاندیدی بەڕێز بۆ سەرۆکی حکوومەت کۆبوونەی زۆر جددیمان کردووە و لەگەڵ کابینەی پێشووە و ئەو گومانانەی لەسەر لامەرکەزیەت کە لە بەهۆی سلێمانی و ململانیەکانی یەکێتی گۆڕانەوە دروست بوو تەجاوزمان کردووە بە پێچەوانەوە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان متمانەی تەواوی بە ئیدارەدانی لامەرکەزی لا دروست بووە متمانە دروست بە لە نێوان لایەنە سیاسیەکانە لەوە لەگەڵ کابینی تازە قسەمان کردووە زۆر بەسپاسەوە بۆ وەزیری ناوخۆ کە نووسراوی فەرمی کردو بۆ ئەنجومەنی وەزیران کە یاسای ژمارە 3 یاسای تایبەت بە ئەنجومەنی پارێزگاکان و پارێزگاکان لە هەرێمە وەکو خۆی جێبەجێ بکرێ کە ئەوە جزئێکی گەورەی لامەرکەزی تیا جێبەجێ ئەبێت طبعاً هەمووی نییە بەڵام زۆر گرنگە ئێمە داوای لامەرکەزی دارایی و کارژێڕیمان کردووە داوای لامەرکەزی جوگرافی و سیاسیمان نەکردووە ئێمە ئەمانەوێت داهات و دەسەڵات تەنیا لای حکوومەتی ینی حکوومەت لە هەولێر نەبێ لای حکوومەتی هەرێم نەبێ و ئەرکوو بەرپرسیارەتی لای ئێمە بێ مادەم ئەرکوو بەرپرسیارەتی و داخوازی خەڵک لای ئێمەیە و ئێمە نوێنەرایەتی حکوومەت و خەڵگەکەی بۆی وەڵام و داخوازی و خزمەتگوزاری و فرسەتی و بەرهێنان دروست بکەین ئەبێ بەشێک لەو دەسەڵات و داهاتانەشمان لەبەردەستا بێ بۆ ئەم کارە جێبەجێ بکەین حکوومەتی هەرێمی کوردستان بڕوای بە لامەرکەزیەت هەیە و بڕوای پێهێناوە و لە بەرنامە پەجاود و خاڵیەکەی سەرۆکی حکوومەتە و کارنامەی حکوومەتە جەختی لەسەر کردووە
کردوێتەوە لە مامەڵەکردنی ئێمە لەگەڵ حکوومەتی تازەیە و لە حکوومەتی پێشوشە ئیحساسی تاوامان کردووە کە پرسمان پێەکەن لەگەڵمانن لە چارەسەرکردنی یاسایی ئیشەکانان چکە ئێمە بەشێک لە گرفتەکانمان حکوومەت نییە یاساکانی پەرلەمانن یاسای هەموو وەزیارەتەکان و ئەنجومەنی وەزیران مرکزیە یاسای محافەزەکان پارێزگاکان لا مرکزیە لە یاسایی پارێزگاکانی شاهەیە گەریار یاسا و ڕێنمایی و بڕیارێ بەریەکەوتنی هەبوو لەگەڵ یاساکانی حکوومەتی هەرێمیان حکوومەتی اتحادی ئەو لەوێت بۆوانە یعنی بە نەتیجە مرکزیە لا مرکزی نییە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان جددین لەوەی کە بەڵێ لا مرکزیت لە فۆرمێکی زۆر شیاوە بۆ خزمەتکردن بۆ دوو ئەرکی گرنگ زیادکردنی خزمەت گوزاری بۆ وڵاتی و دروستکردنی دەرفەتی و بەرهێنان و کارکردن و پرۆژە چاک بکە باشە هەر لەوێەوە پرسیارێکی دیکە بکەم سەبارەت بە هەلی کار لە سنووری پارێزگای سلێمانی ئێمە دیارە لە سەرەتایان بەرنمەیە خاوەن کارگەمان دواندووە خەڵکی گەنجمان دواندووە بۆ نمونە کارگەیەکمان دوان قسەمان لەگەڵا کرد ئەڵێت من ئێستا تەواوی کارمەندەکانم دەستی کارەکانم خەڵکە پسپۆر و شارەزاکە 157 کەسن کوردن لەم بوارەیە چی کراوە و چەند بە کۆمپانیەکانتان وتووە یان ڕێنماییتان کردوون کە سوود لە دەستی کار ببینن چونکە قسە لەسەرەوە هەیە کە لێرە بەدووە حکوومەت ناتوانێت هەموو دەرچوویەکی زانکۆ دابمەزرێنێت بەڵام لە هەمان کاتە بێکارە بێ ئەبێ خەمێکی لێ بخورێ ئیشی جددی لە مەیاکراوە چی یاسای و بەرهێنان خۆی ئەمە دیاری کردووە چ ئەوانەی ئێمە قسەمان لەگەڵا کردوون چ فشارمان لێ کردوون تەنیا بداواکە لەوایە هەموو ئەمانە هەوڵمان ناوە بە پلەی یەکەم خەڵکی وڵاتەکەی خۆمان بن هاوڵاتی وڵاتەکەی خۆمان بن کورد بن خەڵکی ئەو ناوچانەش بن ئەگەر کرا بەڵام پێویستە لە پسپۆڕیەکەشیانە لە ڕشتەکەشیانە لە توانمامەندیەکەشیان ئاوا بن یعنی من ناتوانم کارگەیەکی چیمەنتۆ ئەندازیارێکی میکانیکی ئەوێ دەرچوێکی ئامادەی بۆ بنێرم یان دەرچوێکی بەشی جوگرافیایی بۆ بنێرم ئەبێ بەپێی ئەو پسپۆڕیانی کە کارگەکان هەیەە ئێمە بکەین و کاری زۆرمان لەوەیە کردووە دوو هەمیان بۆ ئەوەی هەموو کەس بتوانێت ئیشی تیابکە آخر ئێمە هەنێ ئیشمان هەیە پسپۆڕین ئێستا کە من باسی کارگاکەم بەشێکی زۆری ئەوانەی لەوە ئیشەکەن پسپۆڕەکانیان دیاری کراوە لە چ ڕشتەیەکا بن بەڵام کاری تر هەیە کە ئەیکەین هەموو پسپۆڕیەکان ئەگرێتەوە بۆ نمونە ئێستا مامانەوێت بایەخێکی گەورە بە کشت و کاڵ بین بە بازرگانی کشت و کاڵی بین بە سناعەتی کشت و کاڵی بین ئەمە بڕوا دەبێ قیتاعێکی زۆر گەورە ئیسیفادەی لێ ئەکات یعنی ئەمەی تر داوای بڕوانامە لە تۆ ناکات توانای داوای توانامەندی دانشمەندی لە تۆکات لە خەڵکەکات بواری گەشت و گوزار یعنی لە سایق تەکسیەکەوە سایق پاسێکەوە خاوەن مەطعامێکەوە شاگردێکەوە سوودمەند دەبێ هەتا خاوەن ئوتێلێکی پێنجەستێرە هەتا کە فڕۆکەخانەکانمان باەخێکی گەورەمان بە گەشتیاریاوە لە سلێمانی ئەوەی کە سلێمانی ماخصۆسە نەخشەی گەشتیاری تەندروستی ئەمە کەم نییە وەکە سلێمانی ئێمە هاتین لە ساڵێکا 30,000 گەشتیارە هات تەنیا لە ساڵی پارە 300,000 ئەم ژمارەمان بۆ 300,000 گۆڕیوە داوامان لە یونسکۆ کردووە ئەدرسی 246 شارەکەی یونسکۆمان بۆ بنێرێ و بە تایبەتی شارە ئەدەبیەکان ئەیانکەین بە دەستە خوشک بانیانەکەین بۆ ئێرە کەرەستەی خۆمانیان بۆ ئۆبین بازار لەوێ ئەەکەینەوە ئەمە بازارڕی کاری زیاترەکات بە دڵنیاییەوە یعنی خەڵک لە ماڵی خۆی توانێت بزنس بۆ خۆی دروستکە جگە لەوەی کۆمەڵێک گەنج و زانکۆکانمان هەن ناوە بەرەو کایی بزنس و بزنسی خۆیان بڕۆن تازە لە زانکۆی کۆمار ئێمە سەرپەرشتی کارێکی لەوەمان کرد کە چەند گەنجێکمان هێنا تەنیا بە زیرەکی و زەکاوەتی خۆیان بزنسی کەورەیان کردووە لە هەموو سێکتەرەکان خەریکین و ئەمانەوە وا بکەین طبعا هەلی دەرفەتی کارکردن یان بڵین ڕێژەی بێکاری ڕاستتر لە سلێمانیە لە چاو عێراقا بە پێ ئامارەکانی وەزارەتی پلاندانانی هەرێم و نەتەوەی گرتوەکانیش لە کەمترین ئاستایە نیسبەتی هەژاری لە کەمترین ئاستایە بەڵام ئەمە بۆ ئێمە بەز نییە ئەبێ وای لێ بکەین فرسەتی کارکردن هەبێ لە هەمووی گرنگتر دروستکردنی ئەنجومەنی ڕاژەیە یا جۆ سنتەرە بەوەی فرسەتی ئیش بە کەسێک بە و ئەوەنە کەمترین دەرفەتی ژیانی باتێ تا ئیشی بۆ دۆسێتەوە ئەگەر ئامادە نەبوو ئیشەکە بکە ئیتر خۆی بەرپرسیارە لە ژیانی خۆی من داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە بێتە سەر ئەم مۆدێلی ئیش بۆ دۆزینەوەیە نەک ئەوەی هەرکەس بەتوانایە بە خزمەتیە بە کەسایەتە بە حیزبەتی چی دەسەکەوێ ئەمە بکەین زۆر سەرکەوتووە بین بەڵام لەماشا پێویستمان بەوەیە کە خەڵک لە غروری بڕوانامە ببێتە خوارەوە بڕوانامە بۆ ڕەفاهیەتە بۆ ئیشی باشترە بۆ ژیانی چاکترە بۆ ئیش دۆزینەوەیە من لەبەرەوەی تەنیا دکتۆرایەکەم هەیە شەفاعەتی ئەوم بۆ ناکە ببم بە ئەندازیار لە شەریکەی نەوت
ئێوە لە ڕاگەاندن دەورێکی گرنگ لەما ئەبینن ئێمەمانان مەهێنن کەسێ بێنن کە بزنسێکی دروست کردووە کەسێ بێنن کە بە عەرەبانەیەکی نۆکا و عایلەیەکە ژێنێ کەسێک بێنن کە جۆرێک قاوەی هێناوە دروست کردووە کە نیانخان کامڕۆ لە بەرنامەکە بینی پاسکی لە لێخوڕی ئەو مبادرەی کرد پشتیوانیمان کرد و تام دەقێ دەعمیانەکەین ئێمە ئامادەی پشتیوانی هەموو پرۆژانین و بە خۆشحاڵیشەوە ئێستا فندێک بۆ میشانە دیاریکراوە و UNDPش بڕێک پارەی دیاری کردو بۆ کەسانی لە ساڵانی ڕابردووە بە خۆبەستن ئیشی بچووکیان کردووە ئەگەر دەلاخانەیەکیشی کردبێ قازانجی کردبێ و خەڵکی خسبێتە ئیش 10,000 دلار بە پاداشتێنێ بۆیە ئەمە خۆی بۆ خۆی ئیشی تر ئەهێنێ ئیشەکان گەورە ئەکا هیوادارم ئێمە خەڵک لەگەڵ ئیش ئاشکەینەوە نەک لەگەڵ گیرفانگەرم کردنەوە هاوکاری دەکەن ئەوەی بتوانین هاوکاریەکی هەر پەیوەست بەو باسەوە دیارە لەگەڵ کاک دکتۆر فەرسەد پارێزگاری هەولێرش ئەم باسەم کرد زۆر جاروە بەریێنەرەکان ئەڵێن ئێمە تەنها مانەوێت جێگەیەکمان پێ بنی تر حەقی هیچیان نەبێت هەموو شتێک خۆمان جێبەجێیەکەین بەڵام هەندێک جار تەبان نەک بە شێوەیەکی فەرمی لە دام و دەستگاکان لە پارێزگایە لە جێگەی کێشەمان بۆ دروست ئەکرێت داوای پشکمان لێکرێت داوای بەرتیل و ڕەشوە ئەکرێ لەم ڕۆوە ئێوەهانی چ جۆرەوە بەرهێنانێکەدەن و چ بەڵێنێکیان پێدەن کە کەس دەست نێنێتە ڕێیان ئەمە چەند لایەنەیە طبعا بەرنامەی ڕسمی حکوومەت یاریمی کوردستانی تازە و دەستەی باڵای وەبەرهێنان کە بە سوپاسەوە یەکەم شار سلێمانی هەڵبژات بەڕێ سەرۆکی دەستێمە سوپاسیەکەین ئەوەیە کە حکوومەت ئەبێ بزانێ پێداویستەکانی لە چ بوارێک هەیە بۆی ئیسیسماریان تیابکە نەک بۆ مستەسمیر بە ئارەزووی دڵی خۆی بێت پرۆژە بکە و دوای هیچ جەدوای هەموو دنیا شاروا دنیاکەوە بە شوقە 25,000 شوقە لە سلێمانی کراوە تەنیاش 9,000 فرۆشاوە خەڵکی کەم دەرامەتی ڕەنگە سوودی لێ نەخێل نەیبینیوە بە هیچ جۆرێک اینجا بۆیە یەکەم حکوومەت بەرنامەی هەیە کە بوارەکانی پێویستێتی دیاری بکە دووهم ئەمەی بەڕێزی باسە کرد دوولایەنەیە زۆر مستەسمیر نەبووە هاتووە سوودی لە قەرزی سنووقی نیشتەجێبوون وەرگرتووە پارەی لە خەڵک سەنووە قەرزی عقاری وەرگرتووە بە قەرز چیمەنتۆ شیشی هێناوە خەڵکی بیانی هێناوە جێبەجیان کردووە و خۆی بۆ بە دەوڵەمەند ئیسیسمار ئەوەیە پارە لە دەرەوە ئی بێنی لە دەرەوەی موسسەی دەوڵەت و داهاتی گشتی پارە بێنی کە هی حکومەت نەبێ خەڵک دەستی کار کەرەستەی خاوی وڵاتەکە سیولە لە وڵاتەکە بازار لە وڵاتەکە بخەیتە گەڕ ئیسیسمار لە ڕابردووە لە وڵاتی ئەمامانی نەکردووەمانی پەخستووە چەندین کەس دەناکاوە هەڵتۆقی بەڵێ ئەینجا ئەبێ ئەمە ڕاستکەینەوە حاڵەتێکی تریان ئەوەیە کە ئەو مستەسمیرانە بەشێکیان کە داوای ئەماکەن تەنیا سوورەت قەیدی زەویەکەیانەوێ دوایی پرۆژەکان جێبەجێ ناکەن ئیستا لەگەڵەوە بەرهێدان ئێمە پیاچینەوە ئەوانەی بەبێ یاسا بەڵێ وەری گرتووە بە ئیسیسمار ئەبێ بیکا بە باخچە کردوێتی بە بەنزیخانە و فرۆشتێتیەوە بە سێ کەس لەبەرەوەی تۆ ئەرزی ئیسمار دکتۆریانە چنەوە سەری ئیستاوا چوونێتەوە سەری بەڵام ئەبێ کاری جدی بکەین ئەبێ مەکتەب دروستکا لەو شوێنەی ئیسیسمارەیە یەکەی نیشتەجێبوونی کردووە بۆ خەڵک مەکتەبەکەی فرۆشتەوە بە سەرمایه‌داری کردوێتی مەکتەبی هەلی خەڵک بە 50 وەرەقەتیان خوێنن بەڕاستی ئەمە جەریمەیە ئەمە ئیرهابی دەوڵەتە ئەبێ دەوڵەت بەڕاستی ئەمە چارەسەر بکە نابێ یاساکان ڕێبەوە بن بۆیە حکومەت ئەبێ جدی بێ لەم مەسەلەیە من پێ دەڵێم حکومەت بە زەڕایی بەتوانێت خزمەتگوزاریەکان دابینکە و بە ئیسیسمار دەتوانێت فرسەتی ئیش دروستکە لە هەر وڵاتێکیشا خەدەمات و فرسەتی ئیش هەبوو نە فەقیریە مێنێ نە نەخۆشیە مێنێ نە خوێندەواریە مێنێ نە دیکتاتۆریەت دەمێنێ نە خۆسەپاندنە مێنێ نە ئارامیە مێنێ دکتۆر دیارە ئیتر وەرزی سەرما و سۆڵە وردە نزیک بۆتەوە هەستی پێکرێت دابشکردنی نەوتی سپی پرسیارێکی بەردەوامی هاوڵاتیانە چیتان بۆ کردوون بەپێی بڕیاری وەزارەتی سامانە سروشتیەکان لە 5 بۆ 7 ساڵی ڕابردووە ئەو بە هەموو کەسێکی وتۆ کە من نەوتی سپی دابەش ناکەم و بە پاڵاوگەکانی وتوە نەوتی خاوتان نامێەوە بەنزیخانەکان و ئیدارەکانی وتووە نە دامی گاز و بنزین و غاز و گازۆیلەکەم نەوتەکەم و نە دابینیشیەکەم ناتوانن یان ئەوە بڕیاری ئەوانە ئێمە هاتین لە سلێمانی بۆ ماوەی 2 ساڵە کارمان لەسەرەمە کرد ساڵی پار نزیکەی 80 میلیۆن لیتر نەوتمان هێناوە بۆ سلێمانی و دابەشمان کردووە کارتێکی زیرەک پێش ئێمە دروست کراوە کە بێ 3 بەرمیلی تاوان بۆ 3 ساڵ دروست کراوە بەڵام ئێمە وامان کرد کە بۆ 3 بەرمیل بێت چونکە جاری وایە بەرمیلێ بە 3 ساڵ ناتوانین بین بۆی خەڵک پارەی ئەم کارتە نەهاتەوە دیسانەوە ئەمەژە بێ بە بارگرانێکی تر لەسەر خەڵک هاتین بەم کارتە دەستمان پێکرد بەرمیلێکمان لە هەموو پارێزگاکە دابەش کرد هاتینە سەر بەرمیلی دووهەم لە 155 پارێزگاکە بەرمیلی دووهەمی وەرگرتووە ئەم ساڵ بە پشتیوانی حکوومەت یاریمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی نەوتی عێراق بڕێکی زۆر کەم نەو دابین کراوە بۆ هەموو هەرێم 50 میلیۆن لیترە سلێمانی نزیکەی 20 میلیۆن لیتری بەرەکەوێت کە 108 میلیۆن لی پێویستە بۆ یەک بەرمیل بێ بە خەڵک واتە یەک لەسەر تقریبا نەتوانم بڵێم 5 پێداویستیەکانە ئێمە
دەستەکەین بە تەواوکردنی ئەم لە 155 بۆی تەکمیلەی بکەین لەگەڵ نەوتمان پێگەیشت دابەشیەکەین تا ئەمڕۆ کە من قساکەم 30 تەنکەرمان پێگەشتووە قەرار بوو هەموو ساڵانی ژوا بووین 2 ساڵی ڕابردوو لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق ڕێکەوت بووین لە 1/8 بۆ 1/4 نەوتی ئابێمە ئەو بڕێ دیاری کردبوو بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەو بارودۆخانەوە و بەهۆی ئەو تێبینیانەی هەنێک خۆشەویست دروستی کرد دواکەوت لە مانگی 11 لە مانگی 11 بۆیان نردوین لە سەرەتا 11 ئێمە کە لەگەڵ کەمیەتەکە بەشی ئەوەی کرد کە تەختی ناوچەیەکی پێ بکەین ئەیکەین لە حاجی ئاوا و لە چوار قڕنە و لەو ناوچانەوە دەست پێەکەین پاواویانەکەین بۆی ئەوانی کە وەریان نەگرتووە وەری بگرن باشە دکتۆر پرسیارێک هەیە ئەگەر بە کورتیش بێ وەڵام بیتەوە سوپاس دەکەم لە هەموو بەرنمەیەکە پێم خۆشە خەمێکی ژینگە و ئاو هەواشمان بخۆین بە نسبەت تانجەرەوە ئەمە دەمێکە باسی ئەوواکرێت کە ئەمە مەترسیەکی زۆر جددیە و کاریگەریەکانیشی تا ڕادەیەک دەرکەوتون چیتان کردووە بۆ ئەوەی ئەو مەترسیە کەم بێتەوە ئەگەر بکرێ بەرەو نەمان بچێت ئەمە هاتوین معالەجەی بکەین یەکەمیان ئەو کۆمپانیای ریسایکلینی کە فارۆ گروپێکا ئیشی زۆر جددی ئەکەن و لە ئایندێکی زۆر نزیکا تەواو ئەبێ کە ئەمە کارێکی زۆر گرنگە دووهەمیان دوو کارگەی ریسایکلین کە ئیسایکیان خەریکن لە بازیان و یەکیشیان لە شارە زۆر دروست دەکەین و لە هەوڵی ئەوەشان کە ئەو کارگانی ئاویان هەیە ریسایکلین بۆ دەبەکانی خۆیان دابمەنزرێنن ئیشی زۆرمان لە مەسلەی ژینگە وزەی نوێ سەوزایی ریسایکلین ئاوی پاک وزە نوێەکان داهات و سوودوەگرتنەوەی قورس ریسایکلینی ئەوە جاکردنەوەی ئاو ئاوەڕۆ پاژماوی نەخۆشخانەکان کە ئەمە لە ڕابردووە مەترسیی گەورە بوو چارەسەرمان کردووە دەستمان پێ کردووە لە بەکارهێنانی زەرفی کاغەز لە غازی LPG بۆ ئۆتۆمبیل لە نەمام ناشتن لە سەوزایی ئستاگەم جادانە تۆپیای ئەڕۆی ئەیان بینیت یعنی شایەتی و حەقیقەتە ئەیان لە هەموو سێکتەرەکان خەریکین کاری زۆر لەم سێکتەرانەیە کراوە ومێدەکەین کە سەرکەوتوو باشە دکتۆر من کۆتا پرسیارمەکەم کاتەر هێندا هاوکار بوو مەبەستم بوو زۆرترین پرسیاری هاوڵاتیان لە جەنابتان کەم وەڵامیان بۆ وەربگرمەوە سەبارەت بە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی وەکو شارێکی داهێنەر لە بواری ئەدەبی لە بواری کەلتوری لە بوارە ئەوانی کە ڕەبتە بە ئەدەبەوە دیاری کراوە بەڵام ماوەی ڕابردوو باس لەوە کرا کە بەشێکی زۆری ئەو پارەیی بۆ سلێمانی دانراوە بە هەدەر دراوە ئێوە بە دوواداچوونەکانتان چۆن بوو و گەشتن بەچی ئەمە لایەنێکی یاساییە بابەتێکی یاساییە و بابەتێکی داراییە کە چاودێری داراییشی تیاکە بابەتە یاساییەکە دادگا ئیشی لەسەرەکە و دەستەی دەستپاکی چاودێری گشتیەکە و پەرلەمانی کوردستان لیژنەیان بۆ دروست کردووە ئەم پارەیە لە پارێزگا نەبووە و ئێمە تیان وێنەر نەبووین خەرجیەکان نەخراوەتە بەردەستی ئێمە خەباتی زۆر ئەم پارانی کاڵم لە 115 باسی ئەوەی تیانە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری چی خەرج کردووە وەزارەتی ڕۆشنبیری ئەم لە 115 کە ئێمە پێبوون بە ئەندام تەنیا پارێزگا خەرجی کردووە بەزهی خۆمانە کەرتی تایبەتی نیشتیمانی دامیان کردوین لەگەڵ حکومەت یاریمی کوردستانە کەسی لەوانە لەو 20 میلیارە دامی کرایە طبعاً هەنێک ئیشی تیاکراوە ملاحظات هەیە لەسەری ئەو بابەتەمان بەجێشتۆ بۆ دادگا و پێویستە ئەو بابەتە بە زووی چارەسەرکرێت چونکە تەنیا گرنگ نییە بۆی نەزاهت لە ئیشەکەیە هەبێ و پارە بە هەدەر نەدرێ و بەرپرس ئەوەی کەم تەرخەمی کردووە سزا بدرێ گرنگە بۆی بتوانین 20 میلیارەکانی ساڵەکانی تری ژوەر بگرین چونکە تا هەموو پاکتاونەکەین ناتوانینەوەی تەوەر بگرین دیارە پرسیاری دیکەشە بوو بەڵام کاتەرێندا و کار بوو جەنابی دکتۆر هەباڵە بوو بەکرد پارێزگاری سلێمانی زۆر سپاسماندوو هەر بشین دەستان خۆش بێت بەڵێ بینەرانی ئەزیز لێرە ئەمە کۆتاوێزگەمان بوو لەگەڵ جەنابی پارێزگاری سلێمانی بەو هیوای توانی بێتمان هەندێک لە خەم و خاڵە گەشت و جوانەکانی شارە حیاتەکەتان بۆ باسکەین تا بەرنامەیەکی دیکەیەوە کوردستان لە ئەمانەتی خوادابن خواتان.